سەرەتا منیش سوپاسان دەکەم بۆ ئەم دیمانەیە بە خێراتتان دەکەم و وەکو سافی بەجینۆ سایتکردن و تۆمارکردنی ئەو کارەساتە من سوپاسی ئێوە ئەەکەم کەوا لەم بوارەدا تانەوێ زانیاری کۆکەنەوە ئەو یاداواریە هەر بە زیندوی بمێنێتەوە. زۆر زۆر سوپاسان دەکەم و بە خێراتتان دەکەم. من ناوم هیوە عەلی عەبدولکەریم ئەحمەدە. لە یەکی 1950 لەدایک بووم لە هەڵەبجە و 1970 تەخەڕوجمان کردو و دەرچووین بووین بە مامۆستا. یەکەم دامەزراندنیشم لە قوتابخانەی ئیمامی زامل بووە. قوتابخانەی ئیمامی زامل کەوا گوندێکە لە کەناری دەریاچەی سیروان کە ئەو کاتەی تر گوندەکان ڕاگواسترابوون لەلایەن ڕژێمی بەعسی ئەو کاتەوە. ئەو دوورترین قوتابخانە بوو لەو کاتەوە. ئەو کاتی کە مامۆستا کیمیابارانی هەڵەبجە کرا چەند ساڵ یان جەنابەت مامۆستا بوو؟ لە ساتە وەختی کیمیابارانەکە تەبەن کیمیابارانەکە 16 سێ 1970 بوو کە من ئەو کات تەمەنم 30 ساڵ بوو. ئەو کاتە کە کیمیابارانەکە کرا من ساڵی 78 تا 88 تقریبا 10 ساڵێک بوو مامۆستا بووم. نا ئەو کاتە گواستراومەوە بۆ شوێنەکانی تر چونکە لە ئیمامی زامن ماوەی 2 ساڵ لێ بووین. دوای هاتینەوە چوین بۆ خزمەتی سەربازی و هەڵهاتین لە سەربازی و فیرارمان کرد لە ماوەی جەنگی ئێران عێراقامانە. دوای هاتینەوە لە گوندەکانی بامۆک و عەنەب و ئەوانە مامۆستایەتیم کردو. ئەو کاتێک کەوا کیمیاویەکە درا لە هەڵەبجە ئێمە لە گوندی عەنەب مامۆستا بووین. وەڵا لەناو هەڵەبجە هەر لە گەڕێکی کانی قوڵکە بووین لێرە کەوا لە نزیک مزگەوتی دارالئیحسانی ئەو ساوەکەوە ئێستاش هەر خانۆکەمان هەر بە کاولی و بە کەلاوەیی ماوەتەوە. ئەو کاتە دانیشتووی ئەو گەڕەکە بووین، گەڕێکی دارالئیحسان. ئەو چەند ڕۆژە بیزەبت دەوام نەئەکرا چونکە ئیتر چاوەڕێ بووین لە ئان و دەقا لە هەر چرکە ساتێکاکەوە هەڵەبجە بۆمباران بکرێ، هەڵەبجە حتا کیمیابارانیش بکرێ. ئەوە تەئکید بووین چونکە لە دڕندایەتی ڕژێمی بەعسەوە هەموو شتێکی لێ چاوەڕێەکرا. بەڵام خودی پێ ئامادەکاری و پێشەرکاریە وەکو ئامادەکاریەکان بۆ ئەو کارەساتە گەورەیە هەر لە سەرەتای مانگی سێەوە بە تایبەتی لە 12 سێ و بە دواوە 12 و 13 و 14 ئیتر ئامادەکاری و ئاڵۆزیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ و سەعات لە دوای سەعات زیاترە بوو. تەوەقع ئەکرا لە هەر ڕۆژێکاکەوە وەکو بڵێ کارەساتەکە ڕووبات. ئەو بوو لە 12 سێ ئەوانەوە ئیتر هێزە چەکدارەکان ئەوانەی کەوا چەکدارە کوردیەکان ئەوانەی کەوا لەگەڵ ڕژێمی ئێرانە هاوسۆز و هاو کاربوون، یعنی وەکو بڵێ ئامادەکاریانە کرد ئاهاتنە ناو شارەوە بە شێوەی مەفرەزە بۆ کۆکردنەوەی زانیاری دەربارەی هێزەکانی حکوومەتی بەعس و دەربارەی چۆنێتی دەستپێکردنی داگیرکردنی هەڵەبجە. ئەو بوو تەقریبەن لە ڕۆژانی 12 و 13 مانگی 3/88 هەڵەبجە سقوتی کردیتر بە عەسکەریەن سەربازیەن. ئەو بوو هێزی ئێران هاتە ناو شاری هەڵەبجە و ئیتر دەستیان کرد بەسەر دام و دەستگاکانی حکوومەتی ئەو ساتەدا و ئەتر ئەمە لە دوای ئەو هەر لە ڕۆژی 13 و 14 و 15 ئەوانە ئامادە باش بووین وەکو ئیتر لە هەر چرکەیەکاکەوە حکوومەتی بەعس تۆڵەی خۆی بکاتەوە و وەکو بڵێ دەست بۆ شوێنێ لە خەڵک. ئەو بوو 2000 لە 16 3/88 باوازانم ڕۆژی چوارشەمە بوو. ئیتر بۆمباران دەستی پێ کرد و قەسف دەستی پێ کرد و بە چواردەوری هەڵەبجە هەمووی هین کرابوو وەکو بڵێ تەسلیم بوو. بەڵام بۆ ناو شارەکە ئەو ڕۆژەی تری ئەمە حتا لە ژێرخانەکان نابووین ئامادەکاریمان کردبوو کەوا چۆن بەتانی تەڕ و خەڵوز و ئەمانە بێنین و بۆ ئەوەی تا ڕادەی خۆمان پارێزین لە دەرەنجامەکانی ئەو چەک و کیمیای شتانێکەوە بەکاردێ کە لە ساتە وەختی ناکەکەوە تقریبا سعات 11 و شتێکی
پێشنیۆڕۆ و 11 دقە 25 دقە ئیتر بۆمباران دەستی پێ کرد سەرەتا بە ناپاڵم و بە بۆمبی گەورە و بە کەوا ناڵە و زرمە و دەنگی زۆر گەورەی هەبوو لەوە ئێمە خۆمان ئیتر لەگەڵ باوکمە ئەو کاتە بە ڕەحمەت پێما بوو وتی هیوا وەڵی شتەکە لە تەحەمولا نییە ئەم دەنگ و ئەم تەقینەوە شتانە بڕۆینە دەرەوە باشە مشتمەڵا چی تۆ ئەڵی باشە باوکەیان و بە بڕۆین و ئەمە ژێرخانیشمان ئامادەکرد و بۆی بڕۆینە ژێرخانەکان ترۆک و ئایلە و خێزانی خۆمان وامە بە بەرزانیکەوە هەر لاوت شرکە ساتانەکەەوە بۆمباران بەردەوام بوو لە ساتە ئەوەڵیەکانە سەرەتایەکانی بۆمبارە پێشنیۆڕۆ ئێمە بە کۆڵانی خۆمانە سەرکەوتین بەرەو دەرەوەی هەڵەبجە بەرەو گەڕێکی هینی ئێستا گەڕێکی کارێز ینی گەڕێکی کە ئێستا پێوترێ لای مزگەوتی شەهیدانی ئێستا ئیترەوە ناوە هەمووی چۆڵ بوو بەڵێ هاوسەرگیریم کرد بۆ من تەنیا مناڵێکیشمان هەبوو هەر مناڵێکمانەوە بە ناوی وریاوە ئیتر هەموو ئایلەکەی خۆمان 7 نەفەر بووین هەمومان پێکەوە بووین ئیتر بەعزێ ماڵی دراوسێژ هاتوونە ماڵەوە بۆ ژێرخانەکە بەڵام کە زانیان ئێمە بڕیاری دەرچوونوان داوە ئەوانیش دەرچوون لە ماڵەوە ئیتر ماڵەکەمان هەروە بەکراوەی و بە شپرزایی جێڵا بەبێ ئەوەی هیچ بەرین لەگەڵ خۆ بۆ ناویخوا 2 پارچە بەتانی ئەوانەمان پێبوو وتمان لەوە شەومان بەسەرا بێت و تووشی سەرما سۆڵە بین ئیتر هاتین بە هەر شێوە بێ خۆمان دەرکرد تا ئەو کارێزی هەڵەبجە کەوا ئێستا ناو شارە هەر لە ماڵی خۆمان ماڵی باوکم بڵێ ژێرخانەکە لێ بوو وەڵاهی ژێرخانەکە هەر ژوورێک بوو لە ناچاریە هەڵمان کەند کردما بە ژێرخان و بەڵام بە ئەستوریەکی زۆر ئەستورتر لە سەربانی ئێستا وەکو بڵێ 40-50 سانتیم ئەستوری هەبوو و ژێرخانە بۆ ئەوەی وەڵای هەر لەو پێشتر ینی تەوقعکرا هەڵەبجە لە شەڕی ئێران عێراقا هەر بردومانەکرا ڕۆژانە ینی حیسەی بردومانەوانەی هەبوو ئیتر بە تایبەتی حتا بازێ زاریشکەوە ئێمە ئەو کاتە لە عەنەب ماوەستا بووین ئەوە بۆمبارانە ڕۆژانە هەر هەبوو سەعات 9 و شتێک هەموو ڕۆژێ بۆمبارانەکرا و خەڵکی حتا کردیان بە زەرب المەسەلەیانەوت هیچنی عەنەبە کە بۆمبارانەکە دەستی پێکرد بەڵێ ئیتر زیاتر ئێمە ئەمەی ئێرانمان ئەبینیکەوە بۆمبارانی هەڵەبجەیە کرد و دەوروبەری هەڵەبجە و سیروان و پشتی عەنەب و بێگومانارە وەڵڵا چۆن جارێ جاخۆ ئەوەی کەوا ماڵی حاجی ڕەشی ماڵ و ئێران هەیە کەوا بەوا بەناوبانگە حاجی ڕەشی ماڵ و ئێران کەوا تۆپێکەوتە ماڵەکەیان هەموو ئایلەکەی شەهید بوون تەنها خۆی و کوڕێکیان مابوویەوە ئیتر ئەوە لە گەڕێکی هەورامیەکان بوو لە هەڵەبجە ئیتر ئێمە کە چوینە ئەوێ قۆناغ بە قۆناغ هەر ناپاڵم و بۆم بەیدا بە عەرزا و خۆمانە کوتی بە عەرزا و لەو ساتە وەختانە هەڵەساینەوەمان با بڕۆین تازە ڕێگەکەمان گرتۆتە بەر ئیتر بەو شێوەیە دەرچوین نزیکی 12:30 ئەوانە هەر بەو پەلە فرتەیەوە بەو ناڕەحەتیە گەشتینە دەرەوەی هەڵەبجە بەرەو عەبابەیلێ لەوەی کەوا ئێستا ئەم گەڕەکەی ئەمەیتیان هەمووی چۆڵ و هۆڵ بۆ کاتە خانوو نەبوو لەم ناوە سعات دەرچوونەکەی ئەمە ناڵێم سعات 11:15 و ئەوەنە ینی ئەوەنەی مابوو ئیتر ناناکیمایەنەوە شێنراوە ئەرزم کردی وەختە هەر بۆمبی ناپاڵم و تەقینەوەی ئەوانە بوو بۆ ئەوەی خەڵکەکە بترسن و بچنە ژێرخانەکانەوە و مەزاری دەرچوونیان نەبێ و بێئومێد بن لە دەرچوون و دوایش کیمیاەکە تاوان بەرنامە ڕێژیەوەشیان کرد و کەوا زۆرترین خەڵک بە کوژرێ و زۆرترین گوایە ئەو سوپاوشتانێکەوە هاتنۆتە ناو هەڵەبجە لە ناوچن بەڵام وانە بوو وەڵای کیمیاەکە تەقریبەن دەوروبەری عەسر دوای عەسر ئێمە لێەوە هەر لە پشتی هەڵەبجەوە لە بینی عەبابەیلێ و هەڵەبجە تۆزێ دوورتر وەکو بڵێ چاودێری ناوشارمانە کردکەوە ئەما بینی فڕۆکەکان بە کۆمەڵ وەکو بڵێ زۆر بە شوێنەی و بە بێباکانە هاتن بۆمبەکانیان هەڵە ڕشت و ئەڕۆشتنەوە و هەمتر ئەهاتنەوە ڕۆشتنەوە و ئیتر یەک پارچە تەمێکی ڕەش سەرشاری هەڵەبجەی گرتبوو ئیتر کاتێک بوو
بۆمبەکان بێدەنگ و تایارەکان ژی نەبوو. ئیتر دیار بەوە کەوەکو بڵێ دەستکرا بە خۆناغێکی تری بۆمبارانەکە کا بۆمبی کیمیاوی ئەوانەوە. لەو کاتای تر ئێمە هاتین تەوان سوپای پازداران و چەکدارەکانش هەر هاتن ناو هەڵەبجە و ئەمانە لەم ڕێگەی هەڵەبجە و ئاوابەیلێەوە ئەمان بینین ینی بە چەک و حتا یەک دوو کوژراوی نیشمان بینی پازدار و ئەمانە لە قەراخی جادەکە کەوتبوون. بەڵام ئێمە وەکو بڵێ کیمیاوەکە وەشێنرا کە پاش نوێژی عەسر بوو لە هەڵەبجە نەبووین لە دەرەوە بووین لە بەردەمی باخەکانی ئاوابەیلیا بووین. اینجا باوکم زۆر هین بوو لەو کاتانە ماندوو بوو ینی تۆزێ هین بوو پیاوێک هات وتی وەڵا ئەبێ سواری ئەم قەمەرەیە من بن. قەمەرەیەک بوو وەکو بڵێ سیارە دەگمەنیش بوو سیارە لەو کاتانە. تر ماڵی ئەوە بێ ئەو لە نیوەی ڕێگای ئابابەیلی هەڵەبجە سواری کردیمان و بوو بووین ینی چونکە سا لە دوای سات بۆمباران و ترس و لەرزوانەکە زیادی ئەکرد ئێمە گەیان تا بەری باخەکانی ئابابەیلێ. ئیتر لێ دابەزین و چاوەڕێمان کرد تا شەو داهاتوو. ئەرێ وەڵا لە ناچاریە تەوان ئێمە سیارەی تر هەر ئەوەی مەکینەی عەرەبانە و مەکینە و هەر کەسێ بە هەر هۆکارێ بۆی کرابێت دەرچێ دەرەچوو. ئیتر ئاوا بەو شێوە بوو ئەو ساتانە. وەڵاهی ئێمە کە هاتینە دەرەوە خەڵک کەمترە هاوت چونکە زیاتر وەکو بڵێ قەنەعەتیانەوە بۆ بمێننەوە لە ژێرخان و شتەکانە گوایە ئەمە ئەیان پارێزێت و شتەکە بەو شێوەش تونند و تیژ نابێت و بەو شێوەی بەردەوام نابێت. بەڵام بەداخەوە شتەکە زۆر بە دڕندانترین شێوە ئەو کیمیابارانە دەست پێ کرد لە ماوەی چەند سەعاتێکی کەمە ینی بڵێ ئەگەر حسابی بکەین لە سەعات 11ەوە تا سەعات 3:04 ئێوارە چەند سەعاتێکە کیمیاوەکەەوە شێنراوە هەموو خەڵکە شەهید بوون. وەڵاهی ئێمە بەڕاستی لە خانەوادەی خۆمان خێزانی خۆمان بەو دەرەجەیەکە نە بەڵام دوورترەکان شەهید بوون. حتا یەکێک لە ئەوانە لە ماڵی ئێمە بوو لەگەڵ پورزای باوکم بوو ناوی کاک عەبدوڵڵا بوو لەوێ بوو. ئیتر ئەو کاتە دەرچوو لەگەڵ ئێمە تومەزە لە ڕێگا بۆمبێک تەقیوەتەوە و پارچە بەری ئەوش کەوتو بوو ئەو شەهید بوو. ئەوە تر شەهیدی بەو شێوەیە دەرەجەیەک لە خێزانی ئێمە نەبووە بەڵام هەموو وەکو خێزانی خۆمانوە بوو 5,000 کەسە شەهید بوون. ئێمە دوای ئەوە ئیتر شەو داهات کە ئیتر خەڵک شاڵاوی هێنا لە ئابابەیلێ وتیان بەخوا هیچ کەس نەماوە هەمووی شەهید بووە وتمان بەخوا هەریەتەوە بەردەوام هەر قەسف تا تاریکانێکی شەو درنگانێکی شەویش هەر فڕۆکانە ڕەهاتن وتمان بەخوا ئێسەش نەبێ بەیانی هەر ئەم خەڵکە تازە چارەنووسی نادیارە و چارەنووسی هەر کوشتنە چوین بۆ هین چوین بۆ سەرەوە بۆ زەلەکی و شنروی ئەوانە لێەوە چوین بۆ ناوچەی ڕێشاو هەر بە پێمە شەوەکەی هەر بە ڕێگاوە بووین تا نزیکی گوندی ڕێشاو بووینەوە لەوێ ئیتر لێ ئەزانی خەڵکێکی تریش پێش ئێمە دەرچوونیان ڕۆژە پێشتر تاوان وەکو ئاماژەم پێکرد خەڵکەکە بە ئامادە بوون ینی ئەیان زانی کەەوە چ درڕندایەتیەک و چ نالەبارێکە ڕژێمی باس آخر خەڵکەکە ینی بیستویان لە ناوچەکانی تر خەڵک کوژراوە و ینی پێشمەرگە هینی شەڕیان کردووە و حکوومەت دەستی وەشاندەوە ئەمانە ینی هینی هەڵەبجە دیار بوو کە خەڵکی هەڵەبجەتەوە خۆی ئەویان نەکردکەوە ئەو کیمیاوێ بۆ شێو ئەمانە ینی بە ئاشکرا چوینە ئەو گوندە گوندی نزیک گوندی ڕێشا و ناوچەیەک بوو ئیتر ڕۆژمان لێ بوویەوە بەیانی ئیتر شەوی هەر بە کەس نەخەوت بە وبینەوە ئەوانەی بێزگە ئێمە خێزانی تریژ ئەنوارین زۆر لەوێ ئیتر تارێ هەلیکۆپتەرە هات بۆ گواستنەوەی خەڵکەکە لەم بەری عێراقەوە کە چۆمێک بوو ئاوی تیابوو بە هەلیکۆپتەریان گواستەوە بۆ ئەوبەر بۆ مەڕەخێڵی پێڵێن گوندێکی ئێرانە ئیتر خەڵکەکەش لەوێ هەر ئەترسانی ئەمە ترسێ لە دڵمانە بوو چونکە تەیارەکان بە ڕۆژەی دواتریش ینی بە هەمیشە بە ئاسمانی ناوچەکە ئاگەڕان و بۆمبارانیانە کرد و ئەو ڕێڕەوە تا گوندی سازان و پردی سازان و وتیان وەخوا ئەوەشی تەقانەوەتەوە تیارەوەمانە ئێمەش ترسمان لێ نیشتکەوە لەوێ ئەیان بردینە ئەو وەرە و وەزبە
کەوا چۆن سواری تەیارەکە بین و چۆن کێ ئەڵێ پارێزراین و بە ئاسمانیشەوە هەر لێمان نادەن. بەڵام مامۆسایەکمان لەگەڵا بوو خاڵێ خۆش بێ ئێستا لە ژیانە نەماوە، وتی ئەم تیارانەکەەوە دێن نەفەرە گوێزنەوە لەم ساتە وەختانە ئارمێکیان پێوەیە، مۆرێکیان پێوە، مۆری سەلیبی ئەحمەر وشتیوە بۆ هیچ سوپایەک و تیارەیەک نییەکەوە قەسفیان بکە و پارێزراونەکو بڵێ ئارمی ناساندنی هینیان پێوەیەکەوە لەم کاتی جەنگانە خەڵک گوێزنەوە. ئیتر مامۆستا ئیبراهیم بوو، مامۆستا ئیبراهیم ڕەشاوی بوو، ئەوە زۆر ورە و معنەویاتی دا بە ئێمە، چونکە ئەوەڵجار خاچمان هەڵنا هاوچینە ناو تیارێک. ئیتر چوینە ئەوێ لەوێ سیارە و پاسوشتیوە ئامادە بوو بۆ شەوەکەی دواتر 17 مانگ بوو وابزانم. چوینە کەنگاوەر، چوینە کەنگاوەر کەەوە قەزای کەنگاوەر بەڵێ شاری کەنگاوەر، لەوێژ چەند مەکتەبێکیان چۆڵ کردبوو، خۆیانیان زانی ئەوان ژیانی ئیشەکەیان کاردانەوەی لێبێتەوە، بردینیانەوە مەکتەبانە ئیتر 50 نەفەر و 16 نەفەرۆوان لە ژوورێکی بچووکی پۆلەکانی قوتابخانە هینمان کرد ماینەوە لەوێ. ئیتر دوای ئەمە لە ڕۆژی 19 مانگە و ئازانم بردینیان بۆ کرمان، بۆ ئۆردوگای کرمان بەردەسیر لەوێ بە قیتار چوین لە عێراقەوە سوار بووین و بردیان بۆ وەختێکی زۆر ساتە وەختێکی زۆر ناڕەحەت بوو. ترماوەی چەند مانگێکیش لەوێ ماینەوە، دوای خەڵک بێتاقەت بوو هاتەوە بۆ شوێنە ئۆردوگا بوو، بەڵە ئۆردوگای ئاوارەی ئەفغانی تیا بوو، ئەوانیان دەرکرد وتیان ئەمانە هینترن با بچنە شوێنی ئەوان. ئیتراوە خانوو بوو، خانووەکانی ژۆکو بڵێ ژوور بوون و لە شێوەی ئۆردوگادا و نەخانووی مزەهەز بوو تایبەت. وڵا لەوێ پێشوازی باشیان لێکردن خواقەیانی وەکو دەستەی سەرپەرشتی و فەرمانداری ئەو شارەوەمانە هاتن بەدەممانەوە و ئیتر ماینەوە لەوێ و لەوێژ هەر عینی شت هەر هینیان بۆ کردینەوە لەو کاتە. قوتابخانەیەکیان کردەوە لەوێ لە کرمانش بەس خۆیان مامۆستا و مرەبی خۆیانیانەیە ناوەکو بڵێ بۆ ڕەوانەوەی ئەو ترس و ناڕەحەتی و بارە دەرونیە لە بەسەر خەڵکات بۆ تایبەتی مناڵ و ئەوانە ڕەوزەیە و وەکو بڵێ هینێکیان کردەوە بۆ مناڵەکان. خێزانی خۆشمێکێ لەوانە بووکەوە فارسی و زمانی تۆزێکی ئەزانی هاوکاری ئەکردن بۆ ئەو ژینە. ئیتر هاتینەوە بۆ ئۆردوگای کەنگاوەر. ئێمە پاژماوەی چەند مانگێ لێ بووین، مانگ و نییە بوو، 2 مانگ بوو، زۆر دووربووین، خەڵکە هەمووی بێتاقەت بوو، شوێنەکە زۆر دوور بوو لە سنوورەوە هەواڵی کەس و کارمان نەئەزانی. هاتینەوە ئۆردوگای کەنگاوەر. لە ئۆردوگای کەنگاوەریش ئیتر سەرەتا لە هین بووین ئێمە لە ئۆردوگای سەرابی فەش کەوا چادر بوو. ئیتر لەم شوێنەی ئۆردوگا لە گەلیاران خانوویان دروست کرد، پاش ماوەیەک گواستینیانەوە بۆ ئەوێ و ئەوە خانووەکە تۆزێک وەکو بڵێ شوێنی ئیستراحەت و ئەوانەی باشتر بوو لە خێمە و چادرەکان. ئیتر لێ بیرمان لەوە کردەوە کەوا ئێمە تازە نادیارە چارە نووسمان چۆنە قوتابخانەیە بکەینەوە بۆ مناڵەکان وەکو مامۆستا و ئەوانەی کەوا خەمی نەوەکانمان بوو، خەمی ئەو خەڵکەمان بوو کەوا سەرمان لێ شێوە هەمومان. دوای ئەوەی کەوا مزگەوت دروستکرا قوتابخانەیەکشمان دروست کردکەوە لەگەڵ ئیدارەی ئامۆزش و پەروەشی ئەو قەزای فەرمانداری کەنگاوەرە زۆریان پێخۆش وتیان ئێوە ئاوا لێتان قەوماوە چۆن بیر لە قوتابخانە و خوێندن و ئەوانەکەنوت ماوەڵا بە ئەرکی سەرشانی خۆمانیان نەزانین. ئیتر قوتابیەکان ئەوانەی کەوا ناسرا بوون لە چپۆلیەکان لەسەر سیقەدامانان و ئەوەیشی کەوا نەمانەزانی چپۆلیەکە ئیمام جومعی خۆمان با بڵێن ئەوەی ئیمامی مزگەوتەکە بوو لەگەڵ 2 شاهیدا وەکو بڵێ شایەتێکیاندا کەوا ئێمە شایەتی ئەدەین ئەم فڵان کەسە ئەم قوتابیە لە پۆلی ئەوە نابووە. ئێمەش وەرمانەگرتن و دەستمان کرد بە خوێندن بە بازێک کتێب و شتی واشمان هەر پیا کرد و زۆریان پێخۆش بووکەوە. من خۆمێکێ لەوانە بوو سەردانی هینم کرد پەروەردەی کەنگاوەر زۆریان بۆ تۆمە کتێبەکانە ئێمە حەزەکەین ئەمانە بە
قوتابیەکانی خۆمان بڵێن بۆی دا نەبڕێن لەو شتە و هەر بەردەوام من تۆزێ وەکو خەم خواردنێکی سەرەتایی بۆیان زۆریان پێخۆش بوو معجەب بوون بە وەکو بڵێ هەر کوردی خۆمان بوو بڵێ ماوەی چەند مانگێک بە کوردی لەگەڵ چەند مامۆسایەکی بەڕێزکەوە تقریبەن ئەزانم هەژنۆ دە مامۆسایەک بوون قوتابخانەکەمان وەکو بڵێ هێنایە ڕاستە و ستافێکی ئیدارە و مامۆسا و جەدوەل تەوزیعکردن و وانەکانمان بە قوتابیەکانەوتەوە ئەوانیش زۆریان پێ باش بوو خەڵکەکەی خۆشمان هەر وەڵا هەر فەرمانداری و سەرپەرشتی ئۆردوگا هێنا بوویان ئەوانەیان پێخۆش بوو ئەوە وێنەکانمان لایە ئەگەر هین بێت وێنەی قوتابخانە و هینەکانمان لای و ناوی مامۆستاکانیش حەزەکەم هەروەکو بڵێ پێزانینێک ئەمە وێنەی ئەو قوتابخانەیە کە لە بەردەمی قوتابیەکانە لە بەردەم قوتابخانەکە ڕیزمان کردوون و ئاوەکو بڵێ ئامادەکاری لە ڕۆژانە پێش چوونە ناوپۆلەکانەوە جا حەزەکەم ناوی ئەو مامۆسایانە بڵێم کە هاوکارمان بوون لەو پرۆسەیە مامۆستا جەمال بێدار مامۆستا محەممەد عەبدوڕەحیم مامۆستا لوقمان عەبدوڵڵا خوا لێ خۆش و مامۆستا سۆران عەبدوڵڵا هەربرای مامۆستا لوقمانە مامۆستا ئاوات حەمەد ساڵح میران مامۆستا عوسمان سەلاح مامۆستا شێرکۆ حسێن مامۆستا یاسین ئەنوەر مامۆستا جەبار ئەحمەد و داوای لێبوردنی شەکەم لە هەر مامۆسایەکەوە هاوکارما بوو بێ و بەشداری کردبین و ناوەکەیم لەبیر چوو بێ و زۆر داوای لێبوردنەکەم بە زۆر ئازانم ئەمانە هەندێکن لەو مامۆسایانە بێگومان هەرێوەڵا هەمووی خۆبەخشانە بوو بەڵام خەڵکیش وەکو بڵێ پێزانینیان هەبوو بۆمان ئێمە هەر وەکو بڵێ ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی و ئاینی ئەو کارەمان کردمان با مناڵەکانمان سەر لە شێوانە بن و دوور نەبن لە پرۆسەی خوێندن و فێرکردن ئەو ساڵە نەخێر مانگی سێ بوو ینی لە نیوەی مانگی سێ بوو کۆڵی نیوەی ساڵ تەواو بوو نزیکەی سەری ساڵ بوو بەڵام ئێمە ئیتر لەوێ وەکو بڵێ کە ئەو قوتابخانەیەمان بنیادنا شتێکی باش بوو ئەوانش حتا وانەکان و دەرسی ڕۆژانە و تاقیکردنەوەیشمان کردن حتا ئەم هینەشمان کرد بۆیان ئەم کارتی نمرەکان کارتی نمرە ئەمە ئەو کاتە مامۆستا کاک بێسارانی مامۆستا جەمال دیزاین و نەخشەی ئەم هینەی کردکەوە خەتی خۆش بوو ئاوا ئەمە هی یەکێکە لەو قوتابیانە ئێسەوازانم مامۆسای هینە ئەو بەڕێزەکەەوە لێران نمرەکانی نووسراوە ئەو کاتە پۆلی سێم بووە پۆلی سێهم بووە لە شاوزان مامۆسایی ئامادەیە مامۆسا یاسین شەمسەدین وازانم ئەگەر هین بێ بە هەڵان نەبوو وازانم ئەو بوو قوتابیەکان هەمویان زۆریان پێخۆش استیجابەیان نەبوو ئەوەش هاندەرێک بوو بۆ ئێمەکەوە زیاد چوونە قۆناغێکی ترەوەی تر قوتابخانەی فەرمی حکوومەتی ئێران کە کرایەوە ئەمانەی ئێمەیان قبول بوو کەوا لە شپۆلەکان تر سوپاس و دەستخۆشیان لە ئێمە کرد و وتیان ئێوە تا ئێسێنتان کردەوە بەڵام خوێندن لە وڵاتی ئەمە بە زمانی فارسیە و ئەبێ منهەج و پرۆگرامی خۆمانوان هەبێ ئیتر زۆر باش بوو ئەو کاتە ئیتر تەوان قوتابیەکان لە هەردوو ڕەگەز بوون لە کچان و کوڕانیش پێیان خۆش بوو حتا ئەمەش وێنەیەکی ترە لەو قوتابیەکان کە هەمان بوو ئستا لەوە چێ ئەمە ئاغای ئەکبەریەوە ئازام ناوی ئەو مامۆسایە ئەگەر هین بێ ئەوە ئاغای ئەکبەریەوە قوتابیانە خۆیانە ناسنەوە ئێستا ئەگەر سەیری وێنەکە بکەن دوای ئێمە بیرمان کردەوە کە ئەم قوتابخانە و شتە کە لە بە زمانی فارسیە هەر باشە بەڵام ئێمە وەکو زمانی کوردی خۆمان و وەکو پەروەردە و پێگەاندی خۆمان پێویستمان بەشتی تریش هەیە قوتابخانەیەکی پەروەردەیمان کردەوە بۆ ئەوانەی کەەوە ئامادەن مەسەلەن دەرسی قورئان و تەفسیر و مەسەلەن ژیان نامەی پێغەمبەر و سەڵام و ئەوانە بخوێن و ئامۆژگاری و ئەخلاق و ڕۆشت و ئەمانە قوتابخانەیەکی پەروەردەیشمان بۆ کردنەوە چەند مامۆسایەکی بەڕۆزیشەوە هەموو بەشدار بوون اینجا بەشی تریش وەکو بژێوی ژیان و ئەوانە
زۆرۆمان دەستمان کرد بە دەستفرۆشی ئێمە وەکو بڵێ ئەو کاتە کە ئیتر لە ماوەسایەتی نەماین و لە بۆ بژێوی ژیان ئەچوین بۆ شارەکان بۆ دەوروبەری کەنگاوەر بۆ ئەسەداباد بۆ ئەوی تویسرکان بۆ کرماشان ئەوانە شتمانەیەنا ئیتر ئەمان برد بە دەستفرۆشی دامانە نالەوێ وێنێ ئەوانەشم هەر لەلایە بەعزێکەوە ئەو کاتە هینمان کردووە و تا ڕادەیە هینی ئەمەشیانە کرد شارداری و شارەوانی ئەو وینانەیان زانی کەوا ئێمە لێمان قەوماوە چاپۆشیان لێ کردین لەسەر ئەو شارانە ڕاستە ئەوەی لە خۆناغەکانی کۆتایە بوو ڕاستە فەرمی جەنابەت وەکو بڵێ مەکتەبیان فەوتا و وازیان لە خوێندن هێنا ئەمانە بەڵام وەکو بڵێ فریادڕستێکی باش بوو ئەم قوتابخانەیە کە لەوێ کراوە دوای ئەو قوتابخانە فارچێکەوە کرایەوە و یعنی زۆر کەسکەوا لەوێ خوێندبووی لە مەکتەبی ڕانمایەوانە فارچێکی باش فێر بوو مەسەلەن هاتەوە لێرە شاهادەکان هەر وەکو خۆی ئەگەر مابوو مەسەلەن بەراوردیانە کرد بۆیان تعدیلیانە کرد بۆیان ئیسفادەیان لێ کرد مەسەلەن زۆر قوتابی سە من نازام ناوی زۆریان بن بەڵام هەر شتەکە باش بوو لەوەی کەوا وەکو بڵێ نەخوێنەوار دەرنەچوون مستەقبلێکی خۆیانیان بنیادنا ئەوانە ئێستا زۆربیان لە زمانی فارسی و ئینگلیزی و ئەوانە زۆر لە پێشەوەن و وەکو بڵێ پلەپایی چاکیان هەیە و دامەزراون وەڵاهی ئەو دەستفرۆشی وشتە ئێمە کەوا توانایی وەکو بڵێ کەوا مامۆستا بووین و چینی خوێنەوار بووین زۆر ئیشی دەستی و ئەوانەمان ناتوانی بۆ ئێمە باش بوو بەڵام زۆربەی خەڵکی ئۆردوگا و دانیشتوانی ئۆردوگا ئەچوون بە خشبڕین و ئیشی کوورە و ئیشی چەنەوەر هەڵکەندن و چەنەوەر ناشتن و مەسەلەن کشت و کاڵ و زەراعەتەوانەوە خەریک بوون لە دەوروبەری ئۆردوگا بەڵام ئێمەمانان کەوا توانای کرێکاریمان بە و دەرەجەیە نەبوو ئەو دەستفرۆشیە بۆ ئێمە باش بۆ سوین لە هەمەدان و لە ئاستارا و لەوانە شتمانەیەنا ئیتر لە نائیلاجە ئەچوین بۆ ئەو شارانە بەیانی زوو دەرەچوین تاوەکو نزیکەی پێش خۆراوە بوون پاش عاسر ئاهاتینەوە بۆ ئۆردوگا و هاوکاریشیان نەکردینەوەکو بڵێ ئەمە نمونەیە ئەوە خۆم ویکێک لەو ڕسمانە کەوا دەستفرۆشی و شتەکانی ئەو کاتەیە کە لە شارەکانی کرماشان و بێستون و ئەوانە و ئەسەداباد ئەوانە تەوانی تر ئەوێ ئۆردوگاش ینی ژیانێکی باش بوو خەڵکی تا ڕادەیەکی زۆر بەڕێز و احتیرام و وەکو بڵێ دڵنەوایی یەکتریانە کرد و زۆر تەبا بووین لەگەڵ یەکترا و ئیتر چایخانێک شتیا بوو چایخانەی شێخ حەمەسایی ئەو چایخانەکەی شێخ حەمەسایی و شێخ حەسەنە ها لەوێ ئیتر کاتی پشووەوانە خەڵکی وچون کاتی خۆیان لەو چاخانەوانانە بەسەرە برد ئێمە وەکو ئایلەی خۆمان ساڵی 94 گەڕاینەوە مانگی 12 گەڕاینەوە پاژەوەی کەوا ئیتر لێرە وەکو بڵێ ناوچەی دژەفرین دیاری کرا و حکوومەتی عێراقی کشایەوە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و کوردستان ئیتر باوکم بە ڕەحمەتە براری دابوو تا سەدام حکومکان نەمێنێت نەگەڕێتەوە بۆ عێراق بەڵامی تر کە ئەو کاتە ینی بیسمان کەوا سەدام هینی کردووە وەکو بڵێ ناوچەی دژەفرینیان بۆ دیاری کردووەوانە و لە ناوچەکانی لە پارێزگای سلێمانی و ئەوانە کشاوەتەوە وتمان با بڕۆینەوە و ئەو بوو لە 12 بزانم 12 گەڕاینەوە لە مەرزی شۆشمێ و نەوسودەوە گەڕاینەوە بۆ هەڵەبجە وەڵای خانووی ئەمە ڕووخا بوو تەوان زۆربەی هەڵەبجە هەر ڕووخا بوو کەم دەگمەن خان و بە پێوە مابوویەوە وەڵاهی ئێمە ئەو کاتە ئیتر نەوەڵە بەس وەکو چەند منەظەم و ڕێکخراوێک شتیانەدا بە خەڵکدار و مەسەلەن حەسیر و ئەمانە بۆ خانووکردنەوە بەڵاو هیچ کاتێک خانووی پێ دروست ناکرا ینی ئەوە زیاتر بۆ لادەکانیش دابەشیانە کرد لادەکانی دەوروبەر ئەوە ینی وەکو بڵێ چارەسەرێکی ئەوتۆ نەبوو نە خەڵک توانی خانووی پێ بکاتەوە نە خەڵکیش نیتەجێ ئەو شوێناو نەبوویەوە
ئێمەتر ناچار بووین لێرە چوینە خانوویەکی کرێەوە لەوێ ئەو کاتە خانوێک مابوو لە نزیک خواری مزگەوتی دار لە ئەحسانی ئێساوە وەڵاهی تا ساڵ زیاتر لەوێ ئیتر تۆزێ هۆشمان کردەوە و وەکوڵی بیرمان لەوە کردەوە خانوویەک دروست بکەین ئەمانە هەر بە پارەی خۆمان بەڵێ پارەی خۆمان ناو کاتە من زۆر هێنی خێزانم لەسەر نەبوو هەر باوکم مابوو کاتە مەساعەتیەکەش بۆ گەڕانەوە عادەبوونەوەی وەزیفەکە ئەویش کارێکی ئاسان نەبوو ینی بەداخەوە ینی کوبڕی هەر ڕێگری و لەم پەریانە خستە بەردەمانم حکوومەتی هەرێمیانی زۆر ئەوەکتە لە هەولێر بوو وەزارەت لە هەولێر بوو لەگەڵ برادێکی مامۆستامەکەەوە پێش ئێمە گەڕابوویەوە ئەوان چوین بۆ هەولێر بۆ وەزارەت و تا ئەوەلیات و ئەمری ئەوەڵتاین و ئەوانەمان هێنا وەکو بڵێ عادەیان کردینەوە بە ناڕەحەتێکی زۆر ئیتر وەکو بڵێ لەباتیەوە ئاسانکاریمان بۆ بکەن و بزانن بە تایبەتی ئێمەکەەوە دامەزرا بووین ینی ئەوە نەبوو دووبارە دامان مەزرێنەوە ئیتر ئەو کاتە ئێمە بە ناڕەحەتی و هاتشوەیەکی زۆر وەکو بڵێ مەلەفاتی خۆمان و هینی خۆمانمان پێشکەش کرد عادەیان کردینەوە من ئەو کاتەی تر چوومە مەکتەبی مەرزە بۆتەوە وەکو بڵێ ئەوەڵ دووبارە دەست پێکردنەوەی دەوام تا ساڵی 2006 من لە مەکتەبی مەرزە بۆتەوە بووم وەڵاهی بێگومان ماوەسای بەڕێز ئەم کارەسات و کاولکاریەکەوە بە سەر هەڵەبجاوە لە ئەنجامی ئەو کارەساتە گەورەیە و کیمیا بارانکردە چەندێک لە ڕووی ینی مادی و کوشت و کوشتارەوە زیانیدا لە خەڵک و خەڵکانێکی کۆڵی لە ژیاندا بڕی و خەڵکانێک ئاوارەی وڵاتان و دەوروبەری بەتایبەتی ئێران بوون کە ئێمە هەڵەبجە دابەژ و بە لە 11 شاری ئێرانە جێگای ئێرانە ئاوارەی هەڵەبجەیی هەبوو لایەنە دەرونیەکەشی هیچی لەلایەنی لۆجستی و وەکوڵی جەستەیەکەی کەمتر نەبوو هەر ئەو کاتە و بە تایبەتی دوای گەڕانەوە ژانی چونکە بەڕاستی ینی ئەو کیمیابارانە وەکو خەڵکانی شەهید کرد وەکو ماڵی کاول کرد دەرونی خەڵکیشی وەکو بڵێ داڕوخان ئەگەر ئێمە ئەو پەناگای ئۆردوگانەوە ئەو خەڵکە نەبوایە زیاتر ئەڕوخان بەڵام کە هاتیشینەوە وەکو بڵێ هەڵسو کەوتی ئیدارەی خۆمان هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی شتێکی سەرکەوتویان نەیەناوەکو بڵێ چارەسەری ئەو برینانە بکرێ چ لە ڕووی ئاوەدانیەوە چ لە ڕووی دەرونیشەوە شتەکە زۆر ناڕەحەت بوو بە تایبەتی تر خەڵکانێک کە کەسیان شەهید بوو عایلە و شتەکان کەسیان مەفقود بوو ینی نادیار و ئێساشی لەگەڵا بێ حکوومەت نەیتوانی ینی کۆڵی کارێ بکە ئەم بارە دەرونیە لەسەر شانی خەڵک و دەرونی خەڵک تۆزە سوو بکە ئۆمەدبارێکە ینی تا هەر نابرێتەوە چونکە کارە ساتێکی بەو شێوەیە قورس و ناڕەحەت شتێکی هەروە هەڕەمەکی نییە ئەنی هەڵەبجە یەکو بڵێ وەکو ئاوادان نەکراوەتەوە لە ڕووی بینا و لە ڕووی شەقام و لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی معنەویشەوە ینی لە ڕووی دەرونیەوە خەڵکی هەڵەبجە لە تا ئێساسی لەگەڵا بێ لە کارەسات ئاژین بە تایبەتی ئەوانێکەوە کەسیان مەفقودە کەسیان ونبووەکان بە تایبەتی زۆر بەداخەوە ینی ئەمانی ژۆکوبر کراوەتە سەفقەیەکی سیاسی و ئەوانە وەکو بڵێ بە ئارەزوو بە میزاجیانی کاری لەگەڵا ئاکرێت هینی ئاوەدانیش ینی ڕووی ئاوەدانیشکەوە هەڵەبجە ئەو کارەساتی هاو بەسەرا لە چاو شوێنانیکە خەڵگەڵێشتی وەکو پێویست بۆ نەکراوە وەڵی من ئەڵێم ئەوەش هەر ینی ناوێ بڵێ هەر هیچی بۆ نەکراوە لە چاو شوێنانیکە چونکە هەڵەبجە کارەساتی بەسەراهات شوێنی کارەسات بار و شوێنی ئەو شتانێکەوە حاڵەتی گەورەیە بەسەریانە ئەبێ خەڵک بە لێبراوانەتر حکوومەت بە لێبراوانەتر مەسەلەن بەدەمیەوە بچێت چ لە ڕووی ئاوەدانیەوە بۆ شارەکە وە چ لە ڕووی ئەوەی کەوا بەدەم خەڵکەکەەوە بێکەوە ئەو یاداوەری و ئەو ناڕەحەتیانە لەسەر شانیان سووبکە و لە بیریان بەرێتەوە بیان خاتە دنیایەکی ترەوە
بەڵام بەداخەوە وەی یاداوەری هەڵەبجەوان لەو سەرەتانەوە خەڵک بە گوڕوتینێکی جیاواز و تایبەتەوە ئەچوو، ینی بەتەما بوو ئەم شارە وەکو بڵێ ئاوادان بکرێتەوە، پرۆژەی بۆ بکرێ، چارەسەری حاڵەتە دەرونی و نەخۆشەکان بکرێتەوە. تا ئێساشی لەگەڵابێ خەڵکی برینداری شەکی کیمیاوی ئەناڵێن بەدەست ئێش و ئازارەکانیانەوە، چەنەهایان مەسەلەن ساڵانە وەفاتەکە و کۆچ ئەکا و بەو داخ و دوو ناڕەحەتیەوە یان دەرمانی ئەکسپایر و بێکوالیتیان پێدرێ. ئەمانە ینی شتێکی زۆر وەکو بڵێ جەرگ برن ئێسەکەوە ئێمە زیندوین لەو کارەساتاو ئەیان بینی بە چاوی خۆمان. ئەوایە مەسان هەڵەبجە شارێک وایە سنتەری لێکۆڵینەوە و توێژینەوەی ئەم چەکی کیمیاوی و ئەمانەی تیا وایە خەڵکان بەهاتنایە لێرە دیراسە و توێژینەوەی تایبەتیان بکردایە لێرە مەسەلەن هەر زۆرتر لەوە بڕۆین باە حکوومەتی کوردی ئەم بابەتەی بکردایە بە بابەتێکی سەرەکی لە پرۆسەی پەروەردە و فێرکردنا و ینی نەوەکان ینی ئاگادار بکرایەنەوە لە ئەم کارەسات و ژینۆسایدە مێژوویەکەوە هەڵەبجە بە سەریات. بەڵام بەداخەوە وەکو بڵێ هەر یاداوەریەکانی ئێساوەی کەوا خەڵکی ئەسیل و ڕەسەنی هەڵەبجەیە زۆر وەکو بڵێ هینی پێنادا، گرنگی پێنادا، چونکە زانێ شتێکی دووبارە بوو، شتێکی هینە وەکو بڵێ زیاتر ئەگەر بژڵێم هینی حیزبایەتی و ئەمانەی پێوە دیارە خەڵ زۆر لەوە وەڕسە، چونکە ئەو کاتە کیمیا بارانکرا حیزبایەتی وشتی وا لە ئارانە بوو ئەو و کارەساتە ڕوویدا ینی بەسەر هەموو خەڵکا هات بەبێ جیاوازی. بەڵام ئێستا ینی وەکو بڵێ ئەبێ ینی ئەم بۆ چارەسەری ئەم کارەساتەوە بۆ ئەوەی ئەمانێکەوە زیندون ماون لۆبی بۆ دروست بکرێ ئەم کارەساتە، ینی لە وڵاتان وەکو بڵێ خوێنەوارەکان ینی لۆبی تایبەتی بۆ کورد بە هەموو حیزب و چین و توێژەکانیەوە هەوڵ با ئەوەی کەوا لە بۆ کارەساتی جوولەکە کراوە هیچی لەوە هۆڵۆ کۆسوانە کەمتر نییە هەڵەبجە لەو ساتە وەختا ئەوەی کەوا ئەرمەنەکان ینی ئێسش بەدەستیانەوەیە. بەڵام ئێمە بەداخەوە هەڵەبجە ئێستا لەوە چێ زۆر وڵات و لە زۆر مەحفەلی وەکو بڵێ دنیاە بێ ئاگا بن خەڵک لەم کارەساتە. ینی ئەبوایە ینی حکوومەتی کوردی ینی زۆر زیاتر لەوە کارەساتەکەی وەکو بڵێ بقۆسایەتەوە کارەساتەکەی وەکو بڵێ گرنگی پێبایە بۆ دواڕۆژی نەتەوەی کوردی ئەماڵێن هەڵەبجە پێناسەی کووردە، پێناسەی مەزڵومیەتی کووردە، پێناسەی درندایەتی ڕژێمێکەکەوە ڕەحمی نەکرد بە مناڵ و پیر و پەککەوتە و پیرەژن. ئەبای ئەمە زۆر زیاتر مام کردایە بۆ هەڵەبجە. سوپاسی جەنابتانەکەم، بەڵام من ئێسەش نەچوویانی ئەم کارەساتە هەر دنیا بەبەریەوە ماوە، کۆتایی دنیا نییە. ینی ئەتوانێت حکوومەتی کوردی دەسەڵاتی کوردی ینی کارێ بکەین کەوا ئەم کارەساتە وەکو بڵێ بینەوە بە نێوچاوانی هەچی زاڵم و ستەمکار و درڕندە و ئەو عەقڵێتانەیە کەوا ئاوا کۆمەڵکوژی مرۆڤایەتی بکەن، بە تایبەتی کۆمەڵکوژی نەتەوەی خۆت، کۆمەڵکوژی کەسێکی بێدیفاعکەوە هیچ تاوانێکیان نییە بەرامبەر ئەو کەسێکەوە ئەو تاوانە ئەنجامەدا. ینی ئێسش کات هەر بەدەستیەوە ماوە دەبێ ئێمە ئەنی زیاتر هەوڵ بین لە هەوڵا بین وەکو دەسەڵات وەکو ئەوانەی پێمانەکرێ هەر کەس لە ڕوانگەی خۆیەوە ینی مەسەلەن دادگایی ئەم جۆرە تاوانە بکرێت، ئەم زۆرە تاوانانە چ وەکو حکوومەت چ وەکو کۆمپانیاکان زۆر ینی حراجیان بکەین، ینی دەوڵەتانەی کەوا ئەم چەکە قەدەغە کراوانیان داوە بەم سەدام حوسێن و ئەوانەی هاوشێوەی ئەو کەوا قڕی میلەتەکەی خۆیان بکەن. ئەوێ ینی کۆڵ نەدەینێمە بەردەوام بین ینی لە هەموو بوارە نێودەوڵەتیەکانە لە ئاستی زانکۆکانی جیهانە لە هەر کوێ دەممان پێگا و دەنگمان پێیانەگا ئەبێ ئەمە بەردەوامین، چونکە ئەمە کارەساتێکە تەنها لە 16 ڕووی نەداوەتەوە بێت.
کارەساتێکە ئەگەر ئێمە لەسەری نەڕۆین، ئەگەر ئێمە ئیدانەی نەکەین بە کردەی وەکو بڵێ جوان، وەکو بڵێ ئیدانەی نەکەین، کارەسات بۆی هەیە دووبارە بێتەوە. ینی ئەبێ وای ئەمە دەرسی باشمان وەرگرتایە، بە تایبەتی دوای ئەوەی کەوا ئێمە بووینە خاوەنی حکوومەت و هەرێمی خۆمان و دەسەڵاتی خۆمان، ئەوە هەڵەبجە لە پێشینەی هەموو ئەو شارانەوە بواە، لە پێشنێ هەموو ئەو کەیسانەوە بواەکەوە حکوومەت لە بەرنمەیە هەبوو بەدەممانەوە بێت، بەڵام بەداخەوە بە تایبەتی ئێمە ینی ئەبیسین مەسەلەن ئەوانەی کەوا بەشدار بوون لە جینۆسایدکردن و کارەساتی وا گەورە لە سەرکردەیەکەوە تا سەربازێکی ئاسایی و تا کەسێکی بەرپرسێکی ئاسایی لە جیهانە، ینی بە یاسا وەکو بڵێ متابعاکرێن، بە یاسا وەکو بڵێ بە دوواداچوونیان بۆ ئەوکرێکەوە نەیەڵن بەسەریان نابڕوە. بەڵام ئێمە بەداخەوە ینی کارەساتەکە ڕوویدا و ئەوانەی کەوا وەکو بڵێ ئەوەی بکەمن بیرم بێ ئەو سەرۆکی تیمی فڕۆکەوانەکانی ئەو کاتێکەوە هاتبوون بۆمبارانی هەڵەبجەیان کرد، تارق ڕەمەزان، ئەوە کە گیرا بوو لە زیندانا بوو لە زیندانی حکوومەتی هەرێمی خۆمان، بەڵام بەداخەوە لە ناکاوێک کاوتیان وەڵا ئازاد کراوە و دەرچوو ئەمانە سینناریۆیەکیان بۆ دروست کرد. ئەوە ئێمە زۆری سپادەمان لەوانە بکرایە لەو ئەوەکەوە ینی ڕاستەوخۆ دەستی لەوە هەیە. ئەوانەی ترکەوە دەستیان هەیە لە تاوانەکەوەکو سەدام حوسێن و عەلی کیمیای ئەمانە هەرچەند گەشتن بە سزای خۆیان، بەڵام ئەمە ناوێت لەو ئاستا بۆچین، ئەوێ بەردەوامی ینی هەوڵ بین ئەم کەیسە بە زیندوی بهێڵینەوە بۆ ئەوەی تاوانباران و نەک وەکو شاخص، وەکو کەسێکەوە دەستێک لە پشتیانەوە، وڵاتێک لە پشتیانەوە، هێزێک لە پشتیانەوە، وەکو فیکرەیەکەوە ئەیانەوێ خەڵکی قەلاچۆ بکەن، ئێمە بواری ئەوانە نەدەینیانی جارێکی تر ئەو شتانە بهێنینەوە هین بۆ ئەوەی ئەو کەسانەکەوە تاوانی واکەن یان تاوانی وایان کردووان تاوانی وایان لە دوهاتوواکەن بۆی نەوێرن شتی وا بکەن. ئەبواە ینی ئەو شتانە بە هەند بگرین. ئێمە من لە کۆتاییشا سوپاسی ئێوەی بەڕێزەکەم، هیوای سەرکەوتن بۆ پرۆژەکەتان نەخوازم کەەوە شتێکی باشەکەم بەدی کۆمەندکردنی ئەم کارەساتە و لە کۆتاییشا درود و سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی ئەو کارەساتە و شەهیدانی هەموو گەلی کورد بە تایبەتی، بۆ هیوای شیفا و چاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازم و هیوادارم هەڵەبجە بکرێتە شارێکی نمونەیی و ئیتر بۆ ئەبەت گوێبیست و بینەری وەها کارەساتێک نەبین. دووبارە سوپاسانەکەم. Halam Joe Kurdao, where